پرۆژەی ئاوی جەزیرەیە لە سنووری ناحیەی ڕەبیعە باوکاری ڕێکخراوە ناوخۆی و بیانیەکان نۆژەن کرایەوە و دووبارە ئاو گەڕێنرایەوە بۆ ناوچەکە. لە 2014 لە دوای داگیرکردنی ئەو ناوچانە لەلایەن تیرۆریستانی داعش بەشێکی ئامێرەکانی ئەم پرۆژەیە دزرا و پرۆژەکە لە کار وەستا. پرۆژەی ئاوی جەزیرە ئاو بۆ 200,000 دۆنم زەوی کشتتوکاڵی لە سنووری ناحیەی ڕەبیعەتا دەگاتە شنگاڵ دابین دەکات. المشروع جدا مهم وحيوي بالنسبة للمنطقة. پرۆژەیەکی زۆر گرنگە بۆ ناوچەکەمان. بەهۆی لەکارکەوتنی ئەم پرۆژەیە چەندین ساڵە هیچ بەروبوومێکی کشتتوکاڵیمان نەبووە. هەموو ناوچەکانمان لە زەوی کشتتوکاڵی و ئاودێریەوە بوو بە بیابان و وشکانی. لە 8 ساڵی ڕابردوو بەهۆی لەکارکەوتنی ئامێرەکانی ئەو پرۆژەیە و نەمانی ئاو لە پرۆژەکە هەزاران خێزان بێکارمانەوە و دانیشتوانی 290 گوندی ناوچەکەش گوندەکانیان جێهێشت. من ناحية الثروة الحيوانية والزراعية ئەم پرۆژەیە سوودێکی زۆری هەیە بە تایبەت بۆ خاوەن ئاژەڵ و زەویە کشتتوکاڵیەکان. ئێمە 300 گوندمان چۆڵ بووە کە ئێستا و پرۆژەیە نۆژەن کراوتەوە دڵنیان بەم زوانە خەڵکەکەش هەمووی دەگەڕێنەوە. پرۆژەی ئاوی جەزیرە دەبێتە هاندەرێکی باش بۆ گەڕانەوەی هەزاران خێزان بۆ سەرگوندەکانیان و ڕەخساندنی هەزاران هەلیکار لە ڕێگای پرۆژە کشتتوکاڵیەکان بۆ خەڵکی ناوچەکە. هذا المشروع أنا ذكرت أنه أحد النماذج الاستراتيجية والمهمة جدا التي ئەمە پرۆژەیەکی گرنگ و استراتیژیە. بۆیە دەڵێم گرنگە چونکە ڕاستەوخۆ خەڵکەکە سوودی لێ دەبینێ و 200,000 دۆنم زەوی کشتتوکاڵی ئاوی بۆ دەگەڕێتەوە. جگەلەوەی سەدان خێزان دەگەڕێنەوە سەر ناوچەکانیان و هەزاران هەلیکاریش بۆ خەڵکەکە دەرەخسێ. لە سنووری ناحیەی ڕەبیعەی باکووری خۆرئاوای مووسڵ 1 ملیۆن دۆنم زەوی کشتتوکاڵی هەیە. پێش 2014 ساڵانە سەدان هەفتای زەویە کشتتوکاڵیەکان دەکرانە خەیار و تەماتە و پەتاتە و سەوزە و میوەکانی تر. گەیلان بۆتانی کورسات نیوز مووسڵ.